عليك السلام داور توضك مش بتور فرمو زين تباشر مجني بار لسر بارينا ديوا والله زكاك مسوني قاعد شو ان شاء الله تدمو كيدا مس زين اللي مشت داور بارك لما مروش مش ترى برضو ما فهمخو كم خرم قرض داري ما جابونا ناكاتو حيدارش كيسروا كبرنا داوي كنت تم وسام مسموني هذا ما كاد تشم بارك يا زين شنو والله جبها نايب اخو قاعد راوس شد بنا نايب اتكون كره حتى بالك انا وريك يا خراف داري تراوس انا كان حيب داريش كثر لا سر مالي خد كان حيب دارك بات وميدت الدراوس كاكا راوسن برام راوسن كاكا راوسن ماما او كابريات تلي مش بارين يسر بارين عدو كابريات تابر وريك بيال شاكت لا سرخو راوسن قرزي لسرا ما مستام بس ما مستام مسوني زاري كنا متنا دموا دموا بس مسوني دجار موت با من شتكتان بو بخوين موا سن فرمایشتکی بخوين موا سبارت بو که انسان اگر کسێک قەرزدار بێ قەرزی لەسەر کەسێک بێت چاوەڕوانی بکات لە کاتێکدا کە نیەتی پاداشتەکەی چەندە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێت ومن يسر على معسر يسره الله في الدنيا والآخرة هەر کەسێک چاوەڕوانی کەسێک بکات کار ئاسانی بۆ کەسێک بکات کە قەرزدارە خدای پەروەردگار لە دنیا و لە دوا ڕۆژاندا کار ئاسانی بۆ دەکات کار ئاسانی بۆ دەکات لە کاروباری دنیادا کار ئاسانی بۆ دەکات لە کاروباری قیامەتێدا لە فەرمایشتی دیکەدا هاتووە کە هەر کەسێک چاوەڕوانی کەسێک بکات لە قەرزەکەیدا کە قەرزدارە خوای گەورە لە ڕۆژی قیامەتێدا لەژێر سەبەری خۆیدا حەشری دەکات یاخود دەفەرمێ بكل يوم صدقة ئینسان چەندە چاوەڕوانی خەڵک بکات کە قەرزی لەسەرە بەقەت ئەوەندەی کە کردوویەتە قەرز هەموو ڕۆژێ خەری و پاداشتی بۆ دەنووسرێت ئەگەر کاتی دانەوەی قەرزەکەی هات هەموو ڕۆژێ پاداشتەکەی دوو قات دەبێتەوە ئەنجا لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە کە بوخاری موسلیم ڕوایەتیان کردووە ئەبی هورێرە بمان دەگەڕێتەوە کە بە دوو ڕیوایەت هاتووە دەفەرمێ پیاوێک دەمرێت کاتێک کە دەمرێت لێی دەپرسن کە چ چاکەیەکی هەیە پێی دەڵێن ئایا هیچ چاکەیەکت هەیە دەڵێن نەخێر هیچ چاکەیەکم نییە تەنها ئەوەندە نەبێت کە کاتێک قەرزم لەسەر خەڵک بۆ ئەو کەسێک کە دەچوو بۆ ئەوەی کە قەرزەکەم بۆ وەرگێتەوە پێم دەوت ئەگەر قەرزەکەی نەبوو بەدەستیەوە نەبوو یان چاوەڕوانی بکەن یاخود لی خۆش بن دەفەرمێ خوای پەروەردگاریش لەبەر ئەوەی کە قەرزی داوە بە خەڵک خوای گەورە لی خۆش بوو عەفوی کرد ئەنجا دەفەرمێ لە ڕوایەتێکی دیکەدا هاتووە ئەو کەسێک کە دەمرێت کەسێک دەمرێت تەنها لەبەرەوەی کە لە قەرزدا چاوەڕوانی خەڵکی کردووە خوای پەروەردگاریش لەسەر ئەوەندە و لەبەر ئەوەندە لەو کەسەیە خۆش دەبێ و عەفوی دەکات ئایا ناتەوێت خوای گەورە لێت خۆش بێت دەی مادام وایە چاوەڕوانی بکە چەند مانگێکی دیکەش فترەیەکی دیکەش چاوەڕوانی بکە بەشک و بەدەستیەوە بێت دوای قەرزەکەت داتەوە من نەمگوتو نایدەمەوە بەس ئێستا مسمۆنی مامەستەگا بەدەستیەوە نیە ئەستامیش ئینشاءالله بە ئەو پاداشتەی لەسەر ئەو فەرمایشتێکی خوێنتەوە ئەمیش ولی ڕادۆسماوەتی ئینشاءالله زۆر باشە دەست خۆش بێت جا من لێرەوە دەمەوێت بڵێم مەبەست ئەوە نییە کە ئینسان هەر قەرز کات و قەرزەکەی نەداتەوە ئەتۆش چاوەڕوانی بکەیت بەڵکو مەبەستمان ئەوە بوو کە پاداشتی ئەوە کە ئینسان چاوەڕوانی خەڵک بکە یاخود لێی خۆش بێ کەسێک کە نیەتی بۆ شتێکی دروست یاخود بۆ شتێکی پێداویستی قەرزی کردووە بەدەستیەوە نییە نەک بە فێڵ قەرزەکەی تاخیرکە و هەر ڕۆژە شتێ بکات ئەو کەسێک کە بۆ پێویستی قەرزی کردو بەدەستەوە نییە ئەو کەسێک کە چاوەڕوانی دەکات مەبەستمان ئەوە بوو کە بڵین پاداشتەکەی چەندە زۆرە خوای گەورە لێی خۆش دەبێ مادام ئەو چاوەڕوانی خەڵک دەکات بەڵام ئەگەر کەسێک بۆ شتێکی نادروست قەرز بکات یاخود بە فێڵ قەرز نەداتەوە بەڕاستی ئەو کەسە تاوانبارە کەواتە دەبێت ئەو کەسێک کە قەرزی لەسەر خەڵکە بە جوانی داوا بکات ئەو کەسەشی کە قەرزداری خەڵکە دەبێت قەرزەکەی لە کاتی خۆیدا بداتەوە ئەگەریش بەدەستیەوە نەبوو ئەو کەسێک کە خاوەن قەرزە چاوەڕوانی بکات پاداشتی لە لای خوای گەورە ئەوەیە کە ئینشاءالله خوای گەورە لێی خۆش دەبێت خوای گەورە کار ئاسانی بۆ دەکات و لە ڕۆژی قیامەتێشدا دەیخاتە ژێر سەبەری خۆی دەستان خۆش بێت هەر کاتێک هاتە دەسەد بیدەوە لە کاتی خۆیدا و ئینشاءالله تۆش پاداشتە لە لای خوای گەورەیە دەی دەستان خۆش